جێبەجێ نەکردنی کۆنووسێکی نێوان وەزارەتی نەوتی عێراق و پارێزگاری کەرکووک وای لە هێزێکی سەربازی کرد بچێتە سەر کۆمپانیای نەوتی باکوور و بۆ ماوەی چەند کاتژمێرێک هەناردەی نەوت لەو کۆمپانیایەوە ڕابگرێت. ڕۆژی دەیکانونی دووەمی ئەم ساڵ لە کۆبنەوەیەکی نێوان وەزیری نەوتی عێراق لەگەڵ هەرێک لە پارێزگارەکانی کەرکووک و نەینەوا و سەلاحەدین و بیکاری وەزارەتی نەوت و دارایی و کارەبا لەگەڵ پشکێنەری گشتی وەزارەتی نەوت چەند بڕیارێک لەبارەی پێداویستی و داواکاری پارێزگاکان بۆ دابینکردنی نەوت و کارپێکردنی وێزگەکانی کارەبا و دانەوەی قەرزی وەبەرهێنەران دەرکرا کە لەم خاڵانە پێکاتوە. یەکەم، تەرخانکردنی بڕێک نەوتی ڕەش بۆ دانەوەی قەرزی ئەو کۆمپانیانەی وەبەرهێنان لە وێزگەکانی کارەبا دەکەن بۆ بەرەمێنانی 250 مێگاوات لە وزەی کارەبا بۆ پارێزگای کەرکووک. دووەم، تەرخانکردنی بڕی 40,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا بۆ پاڵاوگەی ئاسکی کەڵک و زیادکردنی ئەو ڕێژێ لە داهاتوودا بۆ قسنەکاری پاڵاوگەکە و دابینکردنی وزە و بۆ پارێزگای نەینەوا و وێزگەی کارەبای گەیارە و سوودوەرگرتن لە داهاتەکەی بۆ پارێزگاکانی سەلاحەدین و کەرکووک. تەرخانکردنی بڕی 20,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕۆژێکدا بۆ پاڵاوگەی قەیوان لە پارێزگای سلێمانی. چوارەم، وەزارەتی نەوت باوکاری وەبەرهێنەران و کۆمپانیایەکی چیکی هەڵدەسێت بە نۆژەنکردنەوەی پاڵاوگەی نەوتی باکوور. پێنجەم، بەردەوام بوون لە سەردابینکردنی بڕی 25,000 بەرمیل نەوتی کێڵگەکانی کەرکووک بۆ وێزگەی قودس. شەشەم، هاوکاریکردنی پارێزگای کەرکووک بۆ دەستپێکردنی پرۆژەی فراوانکردنی پاڵاوگەی نەوتی کەرکووک و کارکردنی لەگەڵ کۆمپانیای بەرهەم بۆ دانانی پاڵاوگەیەکی نوێ. حوتەم، پابەندکردنی ئەو وەبەرهێنەرەی کە لە پاڵاوگەی ئاسکی کەڵک کار دەکات تا ڕەچاوی یاسا بکات لە دامەزراندنی کارمەندەکانی لە پارێزگاکانی نەینەوا و کەرکووک و پارێزگاکانی هەرێم. بەرپرسانی یەکێتی لە کەرکووک دەڵێن وەزارەتی نەوتی عێراق بەشێک لە خاڵەکانی کۆنووسەکەی جێبەجێ کردووە، بەڵام ئەو خاڵانەی پەیوەندی با کەرکووکەوە هەیە جێبەجێی نەکردووە، بەتایبەت دروستکردنی پاڵاوگەیەک لە شارەکە. هۆشداریشیاندایە حکوومەتی ناوەندی ئەگەر لە ماوەی هەفتەیەکدا هەموو خاڵەکانی کۆنووسەکە جێبەجێ نەکرێت ئەوە بەوتەی خۆیان چیتر ڕێگە نادەن ناقی بەرامبەر بە خەڵکی کەرکووک بکرێ و نەوتەکەی بەتاڵان ببرێت.